كان شعره بيش نشوفهم وزاني ونان هنكر كان كونغري روجنامه نووسی کاک کۆنفرانسی ڕۆژنامە نووسی هەیە تۆم جاراوکەم خۆمەوە بێەوە ناخۆش کۆنفرانسی ڕۆژنامە نووسیر کاتێک بوو ناچاربی کە بەرنامەکە کەمێک ڕابگرین بۆی کە باش بەسەر چاو جارە بەرنامەی خۆمانەکەینەوە کاتی کە کۆنفرانسەکە حازرە بێ بە سوپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر هێمن فاتح پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان و بەڕێوەبەری نەخۆشخانەی سۆزی دەرونیە میوارەیە میوانە لامان هەڵبەت ئێمە هەفتی پێشوو لە خزمەتی ئەمن لە نەخۆشخانەی سۆز بۆی باس لە نەخۆشخانەی سۆز و کارەکان و چارەسەرەکان و بە شێوەیەکی گشتی باس لە تەنگژە و ئاڵنگارە دەرونیەکان بکەین دکتۆر گیان ئێوارەم و کاتێک باش ڕێوەش باش سپاس بۆ میوادارەکەتان سپاس بۆ جەنابە کەلێری تۆ جارەوازە نەخۆشخانەی سۆزی دەرونی حاڵەتە دەرونیەکان بێنەوە واسی ڕەنگی ڕەش بکەین بۆ ڕەش لەبەر کردو لە بەروی زەعیف دەرکەوی نەوەڵا بەسەر ڕەنگی ڕەش بۆ زستان پێم جوانە ئەکلاسیە ڕابتی بێت چۆنیە بەسەرۆکو هیوایەتێک لە شوێنێک خوێنمەوە ئەڵێن لەبەرەوەی کە ڕەنگەکان تۆ بۆ نمونە ڕەنگی سپی بۆ سپیە لەبەری هەموو ڕەنگەکانەیەتەوە ڕەنگی سوور بۆ سوورە لەبەرەوەی کە هەموو ڕەنگەکان ئەمژێ سوور ئاەتەوە بەڵام ڕەش بۆیە ڕەشە لەبەرەوەی هەموو ڕەنگەکان ئەمژێت جاڵێن ئەگەر کەسێک ڕەش لەبەرکە هەست و خۆشەویستی و هەموو سۆزەکانی بەرامبەر بۆ خۆی ئەمژێت بەڵێ خۆی لە ڕووی زانستیەوە ناتوانانی بڵێم ڕەنگێک پێوەرکی بۆ وەڵامی ئەو پرسیارە پێبێتەوە چونکە هەموو ڕەنگەکان تاواکەری یەکترین و هەمووی جوانی خۆی هەیە زیاتر ئەوەی کە لەسەر بابەتی ڕەنگەکان قسەکات کۆمەڵی دەروونناسانن دەروونزانانن کۆمەڵی کلینیکال سایکۆلۆجی تا ڕادەیە کاریگەری هەیە لەسەر لایانی دەرونی مرۆڤ چونکە ئێستا ئێمە لە نەخۆشخانەکان کاتێک کە نۆژەن یەکەینەوە کاتێکەوەی کە بۆیاخەکات ڕای ئێمە وەرەگریا چ ڕەنگی هەڵبژێرین ئەو ڕەنگانە هەڵبژێرین کە زیاتر کراوەین بۆ نەوەکو سەوزی پیرۆزەی سەوزێکی کاڵ ڕەنگێکی شینێکی کاڵ ینی ڕەنگێک هەڵبژێرین کە کەسەکە هەست بە ئاسوودەییکە عادەتەن ڕەنگە تۆخەکان زۆر ئەو هەستە نابەخشێ بە مرۆڤ بەڵام بۆ هەندێک کات ئەتوانی ینی بڵام هەر کەسەکە پێی مرتاحە وەکو لایانی نەفسی بەڵێ ئێستا گەرجلمان پۆشی بۆ نمونە من لەبەروی ئەسمەرە مەڵەن ڕەنگی مەسەلەن هەربات بلێشم بێ لەبەری ناکەم سوور و پرتەقاڵی وها ئەوانە خۆتەزانەکە پیاوە تۆزێ ناگونجێت تۆزێمە حەزمان لە ڕەنگەم بۆ مناڵان شین لەبەرکە شین ئەکرێت لە ڕووی دەرونیەوە چی بە خەڵک بڵێن چ هینێ بکات چ ئاماژ و پامیشتیا بێ لە ڕاستێ ئەمەوەی کە زیاتر لە ڕنگدانەوە یا با بڵێن ئەو پەیامانەی کە مرۆڤ بەخشە بە بەرامبەرەکەی زیاتر ئێمە گرنگیین بەلایانی زمانی جەستە زمانی جەستە لە جوڵەی دەست لە جوڵەی دەموچاو لەو سەرنجانەی کە یا بە بەرامبەر وەکو ڕنگ ئەتوان بڵێم ئەوەی کە چونکە من دایم باوەڕم بەوەی شتێک لەسەر ئەساسی زانست بێ ئێڤیدەنس بیس بێ هەتاوەکو ئێستا سەرچاوێکی زۆر زانستینیە کە ڕەنگێک دیاری بکە بە هەستێکی دیاریکراوە چونکە ئێمە لە سەرانسەری جیهان و هەردوو ڕاگەزەکە و هەموو کۆمەڵەیەک 6 هەست و سۆزی سەرەکیمان هەیە ئەمە لە هەموو شوێنێک هەیە هەتاوەکو ئێستا هیچ ڕەنگێک دیاری نەکراوە یان ببەسترێتەوە بە هەستێکی دیاریکراوە بەڵام ئەوە زیاتر وردە کەلتورە دیاریەکە وردە تێڕوانی چواردەورەکەی دیاریەکە کاتێکە چ ڕەنگیە لەگەڵ چ ڕەگەزێکە گونجێ لەگەڵ چ تەمەنێکە گونجە و چ ڕەنگێک زیاتر مەسەلەن کەسەکە پێکرێتەوە بۆ نمونە باڵە باشەوە لەم جارە چینە کۆنفرانسا کۆنگرێ برادرە کۆنفرانسی ڕۆژنامەوە بە سەرچاو کۆنگری ڕۆژنامەوانی یان کۆنفرانسی ڕۆژنامەوانی سەرپەرشتیاری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان بە ماوەی کاتیە چینە لای ئەوان و گەڕن و خزمەتتان لەگەڵ بەرنامەی چارە هاتۆتەوە بۆ هۆڵی سەرەکی کۆنفرانس و لەوێ پاش دیراستکردن و گفتوگۆی ئەندامانی کۆنفرانس لە ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ دەنگی لەسەر دراوە پەسەند کراون دوایی راپۆرتیش ئینشاءڵڵا لە پاش ساعتێکی تریان لە کاتی داهاتووە ئەویش دەخرێتەوە بەرنامەی کاری ئەمڕۆی دووەمین ڕۆژی کۆنفرانس و پاش خوێندنەوەی ئەو ڕاستپاردانە و ئەو هەموارانەی کە هەیە دەنگی لەسەر دەدرێت و پەسەند دەکرێت ئەوەی گرنگە ئاماژەی پێبین ئەمڕۆ ئەو راپۆرتانەی کە هەبوون راپۆرتی لیژنەی
دروشم و لۆگۆ کە بڕیاری لەسەر درا هەموار بکرێتەوە ئەویش هەموارەکە بریتێ لەوەی کە مەبدەئی لۆگۆی بزوتنەوەی گۆڕان زۆر گۆڕانکاری بەسەران نەهاتووە بەڵام وا لە ڕووی پێویستیەوە و وا پێویستی کرد هەندێک گۆڕانکاری لە نووسینی ناو ئەو مێژووی بزوتنەوەی گۆڕان بۆ لۆگەکە ئیزافە بکرێ هەر ئەو گۆڕانکاری تێدا کراوە هەموارێکی ترمان هەمواری با بڵێن پێداچوونەوە هەمواری بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بوو کە ئەویش بە پێشنیار و ڕاستپاردەی نوێ دەوڵەمەند کرا کە با بڵێن خوێندنەوەی واقعی ئێستای کوردستان و ناوچەکە تێدا ڕنگ بداتەوە هەموارێکی ترمان بریتە لە هەمواری و هەڵسەنگاندن بۆ تیمی با بڵێن فراکسیۆنەکان و تیمی حکوومەت ئەویش بە هەمان شێوە پاش گفتوگۆیەکی سڕوپڕ و پاش خستنە ڕووی پێشنیار و ڕاستپاردەکان دەنگی لەسەردا و پەسەند کرا ئەگەر بیرم نەچێت یەکەم راپۆرتیش کە سەرەتای کۆبوونەوەکەمان لە بەیانی لیژنەکەی کە خراە دەنگانەوە ئەویش بە هەمان شێوە لیژنەی هەمواری پلاتفۆرمی هەڵبژاردنەکان بوو بە هەمان شێوە ئەویش پاش ئەوەی کە ئەتوانم بڵێم هەموو ئەم راپۆرتانەی ئێمە ئەوەی کە بەرنامەی سیاسیە پلاتفۆرمی هەڵبژاردن زۆر گشتگیرە پێم وایە ئەو گۆڕانکاریانێکە هەیە گۆڕانکاریی ئەوتۆ نییە لەبەرەوەی ئەوەندە دەوڵەمەند ئەتوانی چەندین ساڵی داهاتوو ئیسفادە لەو بەرنامە سیاسی لەو پرۆگرامەی زوتنەوەی گۆڕان بکرێ ئەمە کۆی کارەکانی ئەمڕۆی کۆنفرانس بوو کە لە چەند سەعاتی ڕابردوو بەڕێوە چوون بەڵێ بەڵێ دیارە سێ بژاردە هەبوو خراە دەنگانەوە بژاردەی کشانەوە بژاردەی مانەوە بژاردەی سێەمیش بژاردەی دیراسەکردنی مەبدەئی کشانەوە بژاردەی سێم زۆرترین دەنگی هێناکە لە داهاتوو دیراستکردنی مەبدەئی کشانەوە بێ لە حکوومەتی هەرێم ڕێناز ڕزگارم لە کەناڵ هەشتەوە بۆچی لە کۆنگرە و هەروەها با بڵێن کۆنفرانسەکانتاندا باسی کێشە سەرەکیەکانی بزوتنەوەی گۆڕان ناکەن کە وەک دەوترێت یەکێک لە کێشە سەرەکیەکان تاپۆی گردەکەیە وەروایەکێکی دیکە لە کێشەکان ڕێخەری گشتی بزوتنەوەکەیە کە دەوترێت ئەو کەسانی کە ناڕازین لە گۆڕان ناڕازیەکانی گۆڕان با بڵێن کاندیدی نوێیان دیارە بزوتنەوەی گۆڕان حیزبێکی مەدەنیە ئێمە زۆر بە ئازادانە و ئازایانە هەموو ئەندامانی کۆنفرانس ڕاو بۆ چوونی پێشنیاری خۆیان خستۆتە ڕوو لە کۆبوونەوەکاندا ئەوەی کە پێویست بێ دیارە بۆ داهاتووی بزوتنەوەی گۆڕان ئێمە بەرەو قۆناغێکی نوێ ڕۆین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان ئەکید لە ڕابردوو ئێمە ئاڵنگاری زۆر هاتوۆتە ڕێمان و پێویستی بە تەحەدی ڕوبەڕووبوونەوە هەیە ئینشاءڵڵا لە قۆناغەکانی داهاتوو ئەنجامەکەی ئەبینن کە بە گوروتینێکی زۆرەوە هەسوڕاوان بە ئەمەلێکی زۆرە چاوەڕێمان ئینشاءڵڵا لە داهاتوو نەتیجەکەی ببین سەبارەت بە پرسی هەڵبژاردننی گۆڕان بەشداری هەڵبژاردن دەکات ئامادەکاری کردووە بۆ هەروە سەبارەت بە کشانەوە لە حکومەت ئەلەن ئامادەکاری دەکەین بۆ کشانەوە لە حکومەت ئایا بۆ کشانەوە پێویستی بە ئامادەکاریە لە کاتێکە ئەندامانی کۆنفرانس هەمووی بە کۆی دەنگ جارە سەبارەت بە هەڵبژاردن نازانم لاتان ڕوونەکە ئەمڕۆ جارێکی تر بڕیاری دادگای باڵای فیدراڵی لەسەر ئەو سکاڵانەی هەبوو تایبەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جارێکتر دواخراوەتەوە بۆ 4 مانگی داهاتوو ئەمە خۆی هەر لە ئێساوە ئاماژەیەکە بۆی بەداخەوە لەمپەرەکانی بەردەم پرۆسی هەڵبژاردن هێشتا نەگەشتونەتە ئاستێک چارەسەر بکرێت و بتوانین پرۆسی هەڵبژاردن ئەنجام بین و لەم دۆخە چەقبەستویەی هەرێمی کوردستان نەجاتمان بێ ئەمە خاڵێکە خاڵی دووەم ئێمە بزوتنەوەی گۆڕان بە ئاماژەدان بە دەستورەکە دەستوری بزوتنەوەی گۆڕان باڵاترین دەسەڵاتی بڕاردان لە گۆڕانە جباتی نیشتیمانیە هەر بابەت و پێشاتێک دێتە پێشەوە پێویستی بە بڕاردان بێت دەبرێتەوە بەردەم جباتی نیشتیمانی لێ قەرار لەو پرسادرێ بە هەڵبژاردنیشەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم من ئاماژەم پێیاوتم 3 بڕگە بووە بڕگەی یەکەم کشانەوە بۆ دووەم مانەوە سێم دیراستکردنی مەبدەئی کشانەوە ئامادەکاری دەبین بۆ کشانەوە پێویست بە ئامادەکاری دەکات
یەکشتی باشم کرد هەر لە گەنجیەوە جەنابی باوکم ئامۆژگاری کردم فەرمی کوڕم توخنی سیاست نەکەی الحەمدولیلا هیچی لێ تێناگەم لەخوا بەزار ئیشیش باشم نەکردوەوە فۆنیە هاتیرۆ خزمەتتان هەڵبەتە ئەوانەی کە بخۆیان کاری سیاسیەکەن بخۆیان باشترەسان بەڵام ئێمە زیاتر خەریکی ئەکادیمیا و خوێندن و ئەوان لە ڕێگەی سیاستەوە ئێمە لە ڕێگەی پزیشکیەوە خەریکی خزمەتی خەڵکین باسی ڕەنگمانە کرد جەنابی دکتۆر ئێستا لە ناوچەی خانەقین هەر لە ئاهەنگی ژن گواستنەوەیە پێی ناڵەن حەفلە پێی ناڵەن ئاهەنگ پێڵەن سوور لە ڕەنگی سوورەوە هاتووە باشە یعنی دایمەن سوور نیشانی دڵخۆشی و ئەها شادمانی و ئەمانەیە ئیتر نازانم ئەوە هیچ دەورێکی نیە لەسەر دەروونمان ئەکوێتە سەر تێڕوانی خودی ئەو کەسە بۆ ئەو ڕەنگە یعنی سەبوونە لە هەندێک کەلتورە هەنێ مجتەماعە کە ڕەنگێکیان بەلاوە جوانە ئەکید یعنی بۆ لایەنی دەرونی ئەوان کاریگەریە سێ ئەمە هەر لە کورداری لاوانێ هەندێک ڕووەک هەندێک شت کە خەڵک بەکارێنێ وەکو چارەسەر بۆ هەنێ حاڵەت لە هەندێک حاڵەت وەکو ئازار یا شتێکی لەو بابەتە سێرێکی لایەنی دەرونیەوە کاریگەریەکی هەیە یعنی تەسیرێکی هەیە مەرج نییە چارەسەر بێ بەس لە بەرەوەی خۆی زۆر باوەڕی پێی هەیە و تێڕوانی نیوایە کە ئەو شتە بۆەوە باشە تا ڕادێ کاریگەری هەیە کە ئەمە لە زمانی توبیا پێڵم پلاسیبۆ ئیفکت بێن سەرباسی نەخۆشخانەی سۆزی دەرونی تەبەن لێتان ناشەرمەوە کە ئێمە هەفتەی پێش و 2 ڕۆژ لێوە بووین بەڕاستی خۆ لەشتان ساغ بێت لە ئەو بەڕێزەی کە پاسەوانی بەردەرگای هەتا کۆگاتە بەڕێوەبەری کارژێڕی و بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دکتۆر من بەڕاستی لایکتان پێوە بەڕاستی یعنی ئیشەکەتان زەحمەتە بەڕاستی برادران ئەگەر حاضر بوو هەندێک لە سلایدەکانی نەخۆشخانەی سۆزیش با بڕیت جەنابی دکتۆر ئەم نەخۆشخانەیە لە کەیوە دروست بووە و ئامانجەکەی چییە؟ ئەم نەخۆشخانەیە وەکو بینا هەر پێشەوەی کە سۆزی دەرونی بێ بینایەک بووە سەر بە وەزارەتی پێشمەرگە بووە بەڵام دواتر بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی ژنان دراوە بە خەستخانەی سۆزی دەرونی نەخۆشخانەی سۆزی دەرونی نەخۆشخانەیەکی تایبەتە بە چارەسەرکردن و ڕاهێنانەوەی چارەخوازانی دەرونی ئافرەتان واتە بەس بۆ ئافرەتانە و تاکە نەخۆشخانەیە کە لە چارەسەری حاڵەتە درێژخانەکان و وەکو ڕاهێنانەوە بەکار بێهێنرێ لە سەرانسەری عێراقا هەر بۆیە ئێمە ئەگەر کە خۆت لەوێت لە خەستخانەکە بووی ئەبینی کەسی تیا لە ئاکرێەوە هاتووە کەسەیە لە بەغاوە هاتووە کەسەیە لە هەولێرەوە هاتووە لە هەموو شوێنەکانەوە نەخۆش وەرەگیرە واتە ئەم نەخۆشخانەیە شوێنێک نییە تەنها وەکو لانەیەک وابێ بۆ کەسێکە شوێن و حاڵێکی نەبێ مەسەلەن کەسێکی بێلانە بێ یا ئەوانەی کە هەندێک تێڕوانینیان وایە کەسێک لەسەر جادە بێ وەزەی زۆر خراپێ لێ وەرگیرە ئەم خەستەخانەیە وەکو هەموو نەخۆشخانێکی تر ئامانجە سەرکەکەی چارەسەرکردنە باشترکردنی حاڵەتی دەرونی ئەو کەسەیە و گەڕانەوەیەتی بۆ ناو خێزان و کۆمەڵگە تەنانەت ئێمە هەنێک جار کە بینین لە ناو ئەو کەسانە هەندێک بەهرە هەندێک توانە هەندێک شتیان هەیە ئێمە هەوڵین برەوی پێبین بۆی دواتر بۆ ژیانی داهاتووی بۆ ئیمکانێتی خۆی سوودی لێ بینە جەنابی دکتۆر ئێمە لە دەربڕینە کۆمەڵ ناسیەکانە هەندێک جار هەندێک خەڵک لە کۆمەلگا جیاکەنەوە بۆ ئەوەیە کە کۆمەلگا بپارێزن لەو کەسانە بەڵام هەندێک جاری شێمابێ ئەو کەسانە بپارێزین لە کۆمەلگا بۆ نمونە لە نەخۆشخانەکانی ترا کەسێکە نەخۆشیی شێبێ بۆ نمونای خەنە ژووری عەزلەوە ژووری جیاکردنەوە لەبەرەوەی کە بەرگری لە شی هاتۆتە خوارە لە ڕووجەستەیەوە بێت جیای بکەیتەوە بۆی ئەو کەسە بپارێزی لە کۆمەلگا چونکە دەکرێت کۆمەلگە بۆ ئەو کەسە خراپبن و دۆخەکەی خراپتر بکەن نەخۆشخانەی سۆزی دەرونی کۆمەلگە ئەپارێزێ لەو چارەخوازانە یاخود چارەخوازەکانە پارێزی لە کۆمەلگا بەڵێ وەڵامی پرسیارەت ئێمە بەس هەر ئاماژەیەک بم بەوە خەستەخانەکە لە 15 سی 2009 کراوەتەوە لە کۆتایی ساڵی 2009 چارەخوازانی وەرگرتووە هەتاوەکو ئێستا زیاتر لە 500 کەسی وەرگرتووە سەبارەت بە ئەوەی کە چارەخواز پارێزی لە کۆمەلگە کەسیان ناپارێزن لە کەسیان چونکە هەمومان تاوکەری یەکترین و هەمومان ئامانجمان ئەوەیە کە خزمەتێک بە یەکتری بکەین بەڵام هەندێک جار لە نەزانین ئەو شتە دروستە بێ بۆ نمونە ئێمە کە لە خەستەخانە ئەو چارەخوازەیە دەرمانی پێ ئەدرێ ڕاهێنانەوەی پێکرێ قسەی بۆ ئەکرێت بار و دۆخی بەرەو باشی ئەڕوا
بەڵام کاتێک کە ئەچێتە ماڵەوە لە زۆربەی خێزانەکان بەداخەوە بینین ڕەچای حاڵەتەکەی ناکەن مراعاتی ناکەن بۆ لە بەروی هەنێکیان هەر باوەڕیان بەوە نییە کە ئەمە نەخۆشیێکی دەرونی هەیە هەنێکیان باوەڕیان هەیە بەوەی کە ئەم کەسە خۆی وا لە خۆیەکە هەنێکیان باوەڕیان هەیە کە ئەمە توانایەکی لە دەرەوەی توانای ئینسانە وەکو لایەنە ڕۆحانیەکان وەکو جن وەکو سەحر کە تووشی کردوون بۆیە کاتێک کە تۆ شتێک قبوڵی شتێک نەکەی و دانی پیانەنێ ئامادەژنی بەو شێوازە تعاملی لەگەڵاکی کە ئەو شتەیە ئێمە بەشێک لەو ئەرکی هەمانەوەکو خەستەخانەی سۆس جگە لەوەی کە دەربارەی نەخۆشەکانە بەشێکی ئەرکەکەمان بەڕاستی لەگەڵ خێزانی چارەخوازەکانە یەکەم جارکەیان تیانە گەێنین کە ئەم نەخۆشیێت چییە چەندێک ئەخایەنە بۆ نمونە لە کاتی نەوبەتوندەکانە چۆن دەرەکەوێت چارەسەرەکان چۆن ئیشەکەن ئەبێت چۆن بەکاری بهێنە ئەبێت چۆن تعاملی لەگەڵا بکەین چونکە تۆ خۆت ئەزانی یعنی سە بۆ نمونە کەسێک کە بێتاقەتە ناڕەحەتە کەسێک کە حاڵەتێکی هەیە خۆی و حاڵەتە ناڕەحەتێکە ئازاریە ئەی ئەگەر کەسێکی نزیکی باوەڕیشی پێنەکە ئەو نەی کە ناڕەحەتە بۆیە هەندێک جار ئەبینین کە ئەم کەسانە جاری وها بۆ سێکە دەرمانەکان وەکو پێویست بەکاریان نهێناوە تەنها هەندێک جار هەبوو ئەم کەسە لەبەر حاڵەتە دەرونیەکەی دوای فترێ لە خەستەخانە چۆتە دەرەوە وەزعی تۆزە ناڕەحەت بۆتەوە تووڕەبوونی شتێکەوە سێرەکەن بە لیان ناوە عزیێتیان ناوە گۆشەگیریان کردووە لە ژوورێکە نیان هێڵا تێکەڵای میوان بێت تێکەڵاوی کەس و کار بێ نیان هێڵا بچێتە دەرەوە ئێتۆ ئەگەر کەسێک هیچ حاڵەتێکی دەرونیشی نەبێ ئەوە مامەڵی لەگەڵاکی بەڕاستی وەزعی تێکەچێت تا ڕادێک بۆ پاراستنی ئەو شارەخوازادی لە کۆمەڵ بەڵام ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بەمەوە بە دەقیقی ئەتوان بڵم زیاتر چارەخوازەکان ئەپارێزینە کۆمەڵگە چونکە کۆمەڵگای خۆمان هێشتا هۆشیاری بۆ حاڵەتی دەرونی وەکو پێویست نییە هێشتا بە چاوێکی کەمتر سیرانەکەن هێشتا پیان شەرمە کە تەقەبولی ئەو ڕاستەکەن کە حاڵەتی دەرونیش نەخۆشی دەرونیش بەشێکە لە نەخۆشی مرۆڤ و هەموو بنەما زانستیەکان سەلماندویانە واتە شتێک نییە کە خورافە بێ شتێک نییە کە تەحلیلێک بێ لەسەر بنەمایەکی زانستیە هەر بۆشە ئەبینی ببوورە ئەم قسەیەشکەم یعنی کە ئەبینی چارەسەرەکان کاریگەری هەیە ینی ئەبینی کاتێک کە ئەم کەسەم چارەسەری وەرەگرە هەندێک جار ئێمە ڕوبەڕووی ئەو واقعیانێکی دەڵێن باشە تۆ کە ئەدوت ئەمەیە و ئەوەیە و ئەوەیە ئێساڵێکی ئاڵە بالفعل ئەگەر ئەو شتانە بووە ئەم دەرمانانە ئەم چارەسەرانە هیچ کاریگەریان نابوو. برادران لە دوانی خاتوو هەنامان بۆ ئامادە بکەن بێ زەحمەت کە سەرۆشی پەرستارانە لە نەخۆشخانەی سۆزی دەرونی بۆی کە باس لە کاری پەرستارەکان بکەین لەبەرەوەی کە کاری پزیشکی لە هەموو دنیاە کاری دەستە جەمعیە بە تەنیا کار ناکرێت. پاش ئەوە پرسیارەوە لە جەنابی دکتۆرەکەم بزانم کەس هەیە پارێزراوە لە نەخۆشی دەرونی و بۆ ڕاستکردنەوەش بەڕێوەبەری بەرنامەکان نامەیەکی وە ناردونە سەر مۆبایلەکەم ئەو شەی سوورەی کە بەمانای ئاهەنگ دێت کە من زیاتر لە ڕەنگی سوور نزیکم کردەوە سپاس کاک ڕاستان بە ڕاستکردنەوەکەت و ببورن هیوادارم کە زانیارەکەم بەڕاستی گیان بێ خاتوو هەنا باسە ڕۆڵی پەرستارانەکات لە نەخۆشخانەی سۆزی دەرونی چۆنتی مامەڵەکردن لەگەڵان دوایەوە گەڕێنەوە بزانین چێ پارێزراوە لە نەخۆشی دەرونی و چی ئەکرێت تووشی نەخۆشیەکە بێ لەگەڵمانە. ئێمە وەکو پەرستارانی سۆزی دەرونی کە بەیانیان دێن جیاواز لە ئیشە پەرستاریەکان وەکو پێدانی عیلاج و کۆنتڕۆڵکردنی شەکرە و زەخت و چۆری خوێن بۆ نەخۆشەکان یاخود کاتێ نەخۆشەکان پێویستیان بە هەر شتێکی تر بێت لەوەی کە نەخۆشەکانی دەم و ددانیان هەیە یاخود نەخۆشە جەستەکانیان توش دەبێت دەیانبێنە نەخۆشخانەکانی کە بۆ چارەسە وەرگرتن پاشان دەیانگەڕێنینەوە بۆ نەخۆشخانەی سۆزی دەرونی. جیاواز لەم ئیشە پەرستاریانە ئێمە پەرستارانی ناوقاوەش بووینەتە دایک بۆ ئەم چارەخوازانە دەیان شۆرین بووینەتە خوشک بۆ ئەم چارەخوازانە لە هەموو ژەمەکانە خواردنیان پێدەین جیا لەوەشی لە ئەسرانە لە شەوانە میوە و بسکیت و چەرەس و کۆمەڵێشتی تریان پێ ئەدرێ خزمەتیانەکەین وەکو کچەکانیان ئەیانگۆڕین و گرنگی بە پاک و خاوێن و تەرتیبی سەر و قژ و لە شولاریان دەدەین و گوێ لە خەمەکانیان ئەگرین گوێ لە معاناتیان ئەگرین و هەر چۆن دایک و باوکێک زۆر بەدڵسۆزانە هەوڵ ئەدا مناڵەکانی بەرێ بۆ گەشت و سەیران و بۆ بازارکردن بۆی دڵخۆشی بکات جەوێکی خۆش بەم بناڵی خۆی بدا. ئێمەش لێرە لە نەخۆشخانەی سۆزی دەرونی بە شێوازی گروپ کە پێک هاتووە لە پەرستاران و توێژەران و هەندێک لە کارمەندانی ئیداری پێکەوە
بە گروپ ئەم نەخۆشانە دەبینە سەرجەم سەیرانگاکان هەموو هەفتەیەک دەیان بینە سەیرانگایەک و بە هەر خۆشمان ئەرکی دروستکردنی خواردنەکان ئەگرینە ئەستۆ بۆیان و لەوێ کەشێکی خۆشیان بۆ فراهەمەهێنین. جیاواز دەمەش ئێمە ئەم گروپە بە هەمان شێوە ئەچینە سەردانیکردنی ماڵی کەسوکاری ئەم چارەخوازانە بۆ ئەوەی بزانین لە چی بار و گوزەرانێکدایە و بە هەمان کات توێژەرەکان ڕێنمایی دەرونی ئەدرێ بە کەسوکاری نەخۆشەکە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم چارەخوازە بکەن و ئێمەش وەکو پەرستار ڕێنمایی لەسەر عیلاج و سایدفێکتی بڵێ خراپی باشەکانی ئەم عیلاجە ئەدەین بە کەسوکاری نەخۆش. یاخواڵشتان ساقی باندوو نەبن وەک عرضم کردم پێشتری شکاری پزیشکی لە هەموو دنیا کاری دەستە جەمعیە دکتۆر بەتەنیا ناتوانێت کار بکە و کارمەند و پەرستاریش بە هەماشەوە هاوڕای وازان بەڵێ بەدڵنیەوە هیچ شێمەیشێکی هەروەزیە و هەمومان تاواکەر یەکترین و بێگومان ئێمە تەنها ناتوانین خزمەتەکە بکەێنین و ئەگەر سەرنجە بە لە قسەکانی باسی ئەوەی کردتەنان لە شۆردنە مەسەڵەن جاریوە ئەم پەرستارانە لەگەڵیان نەچنە ژوورەوە قژیان بۆ ئەشۆن مەسەڵەن قژیان بۆ جاری وایە مەسە کورتەکەنەوە ئیشی ئارایشتان بۆکەن و هەندێک جار هەندێک کار ئەکەن کە بەڕاستی لە کەسی پلەیەکی نەخۆش تۆ ئەوە بینین یعنی هەندێک شە دێخۆت ئەزانی لە هەموو دنیا شتێکی پێڵەن جۆب دیسکریپشن هەموو کەسێک ئەو فرمانانەی ئەو ئەرکانی کە لەسەرتی بۆی دیاری کراوە یعنی من ئەبینم کە هەندێک جار هەندێک شتە ئەکەن کە لە ئیشی ئەوان نیشانیە بەڵام لە نیشانی دڵسۆزی ئەوانەوە لەبەرەوە ئەو بەڕاستیەکێکە لەو شتانەی کە سەر ڕاویکە بەڕێزت ئاماژەت پێ ئامان دووە بین و ئەوانە بەڵام ئەو شتانە کە ئەبینی یا جاری وایە کە پێکەنینێکی چارەخوازێکە هەست بە باشیەکە دەستخۆشیەکی خێزانێکە هەستەکە کەسەکان بەرەو باشی ڕۆشتووە ماندووەکەمان لە بیرە باتەوە خۆشتان ساخۆ دووبارێکم بەڕاستی شەکەتان زەحمەتە با پرسیاری وە بکەم دکتۆر کەسێ پارێزرا بە لە نەخۆشی دەرونی یعنی بەدنە بڵین ئەکرێ فلان کەس توش نەبێ بەس فلان کەس تووشەوێ کەس نییە یعنی سە من کە خۆم دکتۆری دەرونیم و نزیکی 12 ساڵە لەم بوارایش ئەەکەم و شێوازی نەخۆشەکان و نیشانەکانی و خۆشیوازی خۆپارێزی ئەزانم هێشتا منیش معڕەزم بۆ توژمە حاڵەتی دەرونی چونکە حاڵەتی دەرونی هەندێک جار هۆکارەکە بایۆلۆجیە لە دەسەڵاتی کەسەکە ئەگەر وردی بکەینەوە شەی بایۆلۆجی ینی گۆڕانکاریەکە لە ناو مێشکی مرۆڤ هەندێک جار ڕەبتی بە مێشک و جەستی کەسەکەەوە هەیە باڵێ هەبینی کەسی وایە هیچ کێشەی نییە کەسی وایە وەزعی زۆر باشە کەسی وایە پێگەیەکی کۆمەڵاتی زۆر باشی هەیە کەسی وایە جێگە دەستی زۆر دیارە و خۆشی نازانێڵە بۆ ئەم حاڵەتەمەیە بۆ ئەم خەمۆکێم هەیە ینی هەندێک جار گۆڕانکارەکە بایۆلۆجی ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بەم بایۆلۆجی لایانی ویراست دەگرێتەوە لایانی نەخۆشی جەستەیەکان وەکو شێرپەنجە و تەمەڵی ڕژێنی پەریزادە و شەکرە و کۆمەڵی حاڵەتی لە بابەتە ئەوانەی کە مادۆژبەرەکان بەکارێن کە بەداخەوەی سە لە هەرزەکارانە و بەرەوسەرەوە بینین زیاتر بووە ئەمانە هۆکاری بایۆلۆجین ینی گۆڕانکاری لە مێشک و لە جەستی کەسەکەیان ڕوایە هۆکاری دەرونی شێ هۆکاری کۆمەڵاتی شێ هۆکاری ژینگەیی شێ ینی تۆ هەندێک جار هۆکارەکە ژینگەیە هەبووە بە تایبەت ئەو بوومە لەرزە گەورەی لە دەربەنی خان و هەڵەبجە بوو هەبوو لە دوای ئەوانی وەزعی دەرونی لە دوای تەقینەوەی غازەکە لە دوای هەندێک کارە ساد لە دوای مەسرە هەندێک ڕووداوی درۆن و ئەوانە ینی کۆمەڵێک کەس کە بەرکەوتنی ڕاستە خۆیان هەیە بۆ ڕووداوانە کامانە زیاتر ڕووداوی جاریوە سروشتین کەسەکە دووچاری و حاڵتابێت بۆیە هیچ کەسێک پارێزراو نییە لە نەخۆشی دەرونی چونکە هۆکاری بایۆلۆجی جێنەتیک و هۆکاری ژینگەیش هەردووکیان کاریگەریانە بێ لەسەر کەسەکە ئەکرێ و کەسە گوناحیشی کرد بێ خۆ حەقی لێ بکاتەوە بۆ تووشی و نەخۆشی دەرونیەوە ئەوە بیرکردنەوەی هەڵەیە کاتێککە نەخۆشی ببەسرێتەوە بە دووری لە خواوە چونکە یەکەم ئەمە وە گوتمان نەخۆشیەکە ڕەبتی نییە بەوەی کە ئەگەر وا بووە ئێمە لە کەسێکە کە بۆنە خەتیبی مزگەوتە کە وتاربێژە کە دایم سەری لە سوژدایە و دەستی بە قورئانەوەیە نەمانە بینی کە تووشی خەمۆکی بێ بەڵام ئەیبینین کەیسی واژە بۆ چارەسە کراوە نەمانە بینی کە کەسێک کە مەسەلەن کە زۆر موسڵمانە و باوەڕی بەخوا دامەزراوە وەسواسی قسەوتن بەخوای بێتە مێشک یاخود مەسەلەن هەندێک کار بکە کە لە ژێر حاڵەتی کاری حاڵەتە دەرونیەکە هەندێک کار بکە کە دوور بێ لە بەرنامەی خوایەوە بۆیە
لە ڕاستیە ئەوە غەڵەتە ینی چونکە ئەگەر وا بووە ینی مەسەلەن ئەگەر تۆ بڵێ وەڵا ئەمە وەکو سزایەک وایە خوا دایناو بۆی ئەم کەسە تووشیەوە بێ ئەبووە تووشی مسلمان نەبووە هەر تووشی ئەوانە بووە کە باوەڕێن بە دین نیە باوەڕێن بەخوانیە بەڵام لە هەموو دینێکە لە هەموو ناوچەیەکە ئەم حاڵەتانە هەیە بەشکاتە تێگەین لەوەی کە نەخۆشە دەرونیەکان بە شێوشی گشتی دەکرێت جەستەیی بن یاخود هۆکاری دەرونی کۆمەڵایەتیان ژینگەییان وەکوانی کە ئاماژەت پێدا پێفەرموو لە هەمووشی مهمترەوەی هیچ کەسێک پارێزراونی لە نەخۆشی هیچ کەسێک پارێزراو نییە و کە باسی ئەو باوەڕە هەڵم کرد ئەگەر بکرێت بە کورتی باسی کێوەشکەم یەکێ لە باوەڕە هەڵەکانی ترەوەی کە بۆ منە هەندێک جار هەندێک شت هەیە کە چارەسەر نیە بەڵام کاریگەری باشی هەیە ئێستا بۆ نەکە ئێمە وتمان مەسەلەن لایەنی دینی بە چارەسەری نەخۆشی دەرونی دانانرە بەڵام کاریگەری باشی هەیە بۆ منە لەو وڵاتانەی کە کەسەکە وڵاتێکی مسلمانە سەرکی ئەوانە لە بەروی پابندیان بە دین و بەلانی ئاینیەوە هەیە دوورن لە خۆکوژی ڕێژەی خۆکوژی لە ناوانێک کە مسلمانن زۆر کەمترە لە چاو کەسێکی ئەفیستا لە چاو کەسێکی مەسەلەن کاتۆلیکە زۆر فەرقی هەیە بەڵام بە چارەسەری حساب ناکرێت یەکێکە لە هەڵە تێگەشتنەکان ئەوەیە کە بەڕاستی ئەبینم هەندێک کەسێک کە تووشی نەخۆشی دەرونیە بێ ئەڵێ بە هاوسەرگیری کە یا ژنێکی بۆ بێن چاکە بێ یعنی تەنانەت ئێمە بینیمانە لەوانەی کە حاڵەتی دەرونی زۆر توندیان هەیە یعنی هاوسەرگیریان پێ کردووە کە لێک جیابوونەوەی بەدوای هاتووە مناڵ سەرگەردان بووە کۆمەڵێک شتی لەو بابەتە هەر لەبەرەوەی ئامادە نەبووە هیچ چارەسەری وەرگرە وتوێتی کە ئەمە چارەسەری و حاڵەت تا ئێستا حاڵەتە ماوە بۆیە بە دەرفەتم کەمترە بەڵام هەر ماوە تۆزێک لام ما بەڵام بە دەرفەتم زانی ئەو تێگەشتانەی بۆ خەڵک ڕوونکەمە بەڕاستی دەستخۆش دکتۆر ئێوە لە نەخۆشخانەی سۆس ئێستا بۆ منە کەسێک لەوانێ تەماشان بەرنامەیە بکە بزانە کەسێکی ئاڵنگاریش دەرونی هەیە بێتاقەتیشی هەیە هەموو نەخۆشیشی دەرونی وەرەگرن یاخود چەند حاڵەتی تایبەتەوە وەرەگرن نەخۆشی دەرونی زیاتر لە 400 جۆری هەیە ئەگەر ئێمە هەمووی وەرگین بەڕاستی ناتوانین کار بکەین چونکە نەخۆشی دەرونیەکان بە گشتێکرە بە دوو جۆرەوە جۆرێکیانەوانی کە ڕەبتی بەلانی عەقڵی و مێشکیەوە هەیە جۆرێکیانەوانی کە لایانی ڕەبتیە بەلانی مەزاجەوە ئەمانی کە ڕەبتیە بەلانی مەزاجۆک و خەمۆکی و قەلەقی و تێکچوونی خەو و وەسواسی و ئەم نەوعانە وەرناگرین چونکە ئەمانە تا ڕادەیەک باوترن و کاریگەریان کەمترە لە سەرشیان زۆر کەسە بینین کە وەسواسێکی زۆری هەیە و داوامی خۆشیەکە خێزانیشی پێکێنا خزمەتی ماڵ و مناڵەکە تێکەڵاوی کۆمەڵاتیە زۆر کەسە بینین کە قەلەقە و لە بازاڕ ئەیبینی هەر هەستی پێناکەی زیاتر لە ناخی کەسەکە خۆیەتی بەڵام ئەوانەی کە ئێمە وەرەگرین ئەو نەخۆش ئەو چارەخوازانان کە حاڵەتەکانیان زیاتر ڕەبتی هەیە بەلایانی مێشکیەوە کە ئەوانش حاڵەتی شیزۆفرینیا و لەگەڵ حاڵەتی دووجەمسەری دواتر بە کورتی باسەکەم کە ئەمانەت چیە فەرموو باسی بکە شیزۆفرینیا ئەو حاڵەتە دەرونەیە کە بە تونترین حاڵەتی دەرونی دەهاندرێت کە کەسەکە گوێی لە دەنگ ئەبێ وەکوی کەسێ بانیکە گومانی ئەبێ وەکوی کەسێک بۆن منە چاودێریکە کەسێک بێ عەزێتی بە یاخود بۆن منە ئەمانە کە هەڵوەسە وەهمن یاخود بۆ منە زۆر تووڕە ئەبێ گۆشەگیرە بێ کەمدوو ئەبێ تااقەتی شتی نامێنێت تمۆحی نامێنە لە ژیانە ئەم نەخۆشە زیاتر لە دەوری تەمەنی 18 ساڵی و 20 ساڵی و ئەوانە بەرەو دووە ڕوئایواتە کەسەکە هەندێک جار تو ئەیبینی هەستەکە لەگەڵ کەسێکە قساکە هەندێک جارە بینی لە بەرخۆی و قساکە هەندێک جار ئیشارەتەکە گوێی لە سەوتێکە بەڵێ وەکوایکە قسم لەگەڵاکەن چۆن بێژەرێکی تۆپی پێکە قساکە لەسەر یاریزانەکان هەندێک جار کەسەکە ئەڵێ وەکووە کەسێ قسم لەگەڵاکە تەنانەت جاریوە گەیاندوێتی حەدی خۆکوژی یەکێک لە شتەکان ئەوەیە هەڵوەسەی بینینە شدێتە باشە دکتۆر چێ ناڵێ ئەوە شتێکی مێتافیزیکیە مەخلوقێکی ترە جنۆکەیە کە مەسەلەن کە قسە لەگەڵم کەسایکات و ئێوە بە نەخۆشی ئەیبینن خۆی ئەتوانی بڵێ زانست مەرج نییە 100% هەموو لێگا بێتەوە هەموو شتێ بزانە بێگومان وایە بەڵام کاتێک کە تۆ ئەبینی ئەو کاری تو ئەیکەی دەرەنجامێکی هەیە پرسیارەکەم بۆ مەبەستە کرد بەمانایەکترە و خەڵکانی کە جوان لە دەنگە و خەڵک قسان لەگەڵ ئەکا ئێوە کە دەرمانی ئێنێ و دەنگە نامێنێ نامێنە لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە بەروکەمبوونەوە ڕوا لە زمانی چەند مانگە بە تاواتی نامێنە ئێوە بێشی کەسەکە پەکخەن و جێژیەکەن یان هەر فعلان مێشکیشی ئیشەکە وەکو خەڵکی تریش ئیش و کار و چالاکی ڕۆژانە کات و بەڵام بە تەسیرە و دەرمانانە ئەو دەنگە
هەندێک جار لاوانێکم و کۆڕی ئێمەشی تیابە لەوەی کە وەک پێویست بۆ چارەخوازەکان یا بۆ کە سوکاران ڕوونمان نەکردبێتەوە کە ئەم دەرمانانە چین زیانە لاوکەکانی چین چۆن ئیشەکان چەندێکی پێچە کاریگەریەکەی دەرەکەوێت ڕەنگە لەبەر ئەمە بێت کە کەسەکان لەگەڵ دەرمانە زۆر کۆک نەبن. دەرمانەکان ئەگەر بە شێوازی ڕێبەری دەرماندای بنی حسابی تەمەن و وەزن و نەخبوون و نەبوونی نەخۆشی و کۆمەڵە شتکەی سەلامەتن. دەرمانەکان ئەوانەی کە بۆ حاڵەتە عقلیەکان بەکارێت تا ڕادێک بەقوەترن بەهێزترن لە چاو و دەرمانانەی کە بۆ خەمۆکی و حاڵەتەکانی کە بەکارە. جۆرێک لە هەستی هێورکەرەوە بە کەسەکە ئەبەخشێ بەڵام ئەمە کاتیە. ئەو دەرمانانەی کە ئینوسی لە ئەوڵەوە نەک باشی ناکە ڕەنگە لە ئەوڵە تۆزە ناڕەحەتی شکە خەوی زیاتر کا دەمی وشک بێ کەمێک لەرزینی بۆ دروست بێ بەڵام وردە وردە ئەمانە نامێنە ئەجا وردە وردە سوودەکانی دەرەکە. دەرمان هەبووە یەکەم جار بۆن منە بڕی 10 میلیگرامە بۆ نووسیوە کەسەکە زۆر پێی ناڕەحەت بووە بەڵام دوای ماوەیەک دوای ساڵە 2 ساڵ یا دوای چەند مانگێک دەرمانەکە و گەیاندوێ بە 3 ئەوەندەش نیو ئەوەی یەکەم جاریش کاریگەری نەبووە لە سەری وەکوولان نەک لە بەرەوەی فێری بووە بەڵکو لە بەرەوەی زیانە لاوکەکان کە هەندێک زیانە کە پیاڵە ئەنتیکۆلینەرژیک بەهۆی هەندێک دەمارەوەیە کە ڕوئێن کاتین. یەکێک لەو زیانانەی کە دەرمانەکان ئەگونجێ کە ماوەیەکی زیاتر بخایەنە ئەوەیە کە هەندێک لە دەرمانەکان کێشی چارەخوازەکان زیاکەن کە خودی دەرمانەکە بە تەنهاش ئەوە ناکە بەڵکو ژیانی ئەو کەسە کە ناجوڵێک کە خواردن زۆرەخوا جۆرێک لەو شێوازی ژیانەشی کاریگەری هەبووە لەسەری. بەڵێ فەرمووت لە سکیزۆفرینیا لەگەڵ حاڵەتی دووجەمسەری باشە شیزۆفرینیاکان فەرمووت هەستەکە خەڵک بانگیانەکان کەسە قسان لەگەڵ ئەکە خۆی ئەوە یەکێکە لە گومانەکان یەکێک وەهم چەندین جۆری هەیە ئەو من یەکێک لە جۆرەکانی بە نمونە یان هەستەکە پلانی بۆدانە بیکوژن خەڵک بە بۆ نمونە ئەگونجە وەهمەکە زۆر تونتر بێ وەکو بۆ نمونە هەستەکە من کەیسم بینیوە بە چەند مانگ نەچۆتە دەرەوە بۆ ئاڵێ ئەگەر بچمە دەرەوە تەنانەت ئەو فکرانی بە مێشکمێ چۆن ئێستا ئەم کەناڵە قسەکانی منەگوازێتە بە خەڵک ئاڵێ ئەو فکرانی بە مێشکمێ خەڵک ئەیزانێ شتێک هەیە کە بڵاوی ئەکاتەوە کەیس هەیە کە بۆ منە باوەڕی وایە کە ئەو هەڵسوکەوتانی کە من ئەمە خۆم بینیمە بە زمانی خۆی باسی کردووە تەنها هەندێک جار هەبووە دەنگی وەکو دەنگی ئاژەڵی دەرکردووە کاتێک کە پێ دووتۆتێ نە ئەو من نیم ئەو شتێکەوە لە منەکە یعنی هەندێک جار هەستەکە تەحەکومی کۆنتترۆلی بەسەر خۆیان نەماوە ئەو مۆزوع زۆر مهمە ئەوە بێت زۆر بە وردی باسی بکەین چکە لەو ڤیددیوانە زۆر ئەبیرم کە کەسەکە بە دەنگێکتر قساکات و بە جۆیەکتر قساکە یەکێک لەو شتانی کەەوە لە سۆز ئەیکەن یارمەتیدانی نەخۆشەکانە کە خات و بژار باسیەکە کە تەنها لە ڕێگی دەرمان و خەڵک چارەسەر ناکەن بەڵکو کۆمەڵێک چالاکی کۆمەڵایەتی و کاری دەست و وێنە کێشانمانتانێ برادەنەگەر لە دوانەکەی خات و بژار ئامادەیە تەمەشای خات و بژارەکەین وەگەرنەگە دکتۆریامدا باسی ئەوەکەین کە خەسەکە دەنگە گۆڕێ و بە نوعێکتر قساکات تۆڵێ و کەسەی ترەکە و قسانم پێکە چکە بە ڕاستی و مۆزوع زۆر مهمە گەڕینەوە خزمەتە ئەو چارەخوازی کە سەردانی نەخۆشخانەکە ئەکات و بڕیارەکە لێرە بمێنێتەوە واتە وەرەقەی لیژنەی پزیشکی هێنا و دەکرێت لێرە چارەسەوەرە بگرێت سەرەتای داخڵبوونی لەلایەن تیمێکەوە ئیشی لەگەڵەکرێت تاوان ئیشی نەخۆشخانەی سۆزی دەرونی بە تیمە ئەوە نیە بەجیا بەس دکتۆر بیبنیا بەس توێژەری کۆمەڵاتی یا دەرونی ئێمە بە تیم لێرە ئیشەکەین هەموو نەخۆشێک پزیشکێکی دەرونی توێژەری کۆمەڵاتی توێژەرێکی دەرونی کارمەندێکی تەندروستی ئاگامە لەو نەخۆشە بێ هەر کەسە بەپێی پسپۆڕی خۆی بەپێی ئیشوکاری خۆی سەرەتا ئێمە لێرە وتمان لەگەڵ عیلاج دەست پێکەن لەگەڵ ئەو کەیسە تاکوت ئەگەر تووڕەیەکی هەگەر بێتاقەتێکی هەیە من بێتەوە بۆی بتوانێت ئیستیعابی ئەو چالاکیانە بکە کە لە نەخۆشخانەکەی ئێمە هەیە چکە هەنێک کەیس هەیە کە داخڵ دەبێت سەرەتا زۆر شەڕەنگێزە ڕەدی عیلاج دەکاتەوە مەسەڵەن ڕەدی هەموو چالێکیەکانەکاتەوە ئامادەنی قسە لەگەڵ توێژەر بکایە خۆتی هەماهەنگ نییە لەگەڵمان فترێکی باش لەگەڵی کار ئەەکەین لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی و پێدانی چارەسەری دەرمانەوە تا خۆت ئەو کەیسە تۆزێک هەیە من دەبێتەوە و ئەتوانین ئیشی لەگەڵ بکەین لێرە کۆمەڵک چالاکیمان هەیە ینی هەر ئەوەنێ ئێمە لێرە عیلاج وەکو دەرمان بین بە نەخۆشەکە و تەواو بەڵکو کۆمەڵک چالاکیمان هەیە بۆی ڕۆژانە هەمووکو کاتەکانی خۆی پێپڕکاتەوە هەمووکو چارەسەرێکیش بەکاری هێنین چالاکیەکانمان لێرە زۆر جۆرمان هەیە هەمانە لە ناو نەخۆشخانەکە هەمانە لە دەروی نەخۆشخانەکە ئەو چالاکیانەی ناو نەخۆشخانە
وەکو ئیشی دەست وەکو ژووری وێنە کێشان کتێبخانە ژووری مۆسیقا ژووری فیلم ژووری وەرزش ئەمانە لە ناو خۆی نەخۆشخانەکەیکەین بەڵام ئەگەر جە خۆش بێت بەهار بێ کاتەکەی گونجاو بێت سەردانی دەرەوەکەین بازارەکان مۆڵەکان مارکێتەکان سەیرانگاکان کۆمەڵە چالاکیمان هەیە کە ئەو نەخۆشانی توانێت ئەویان هەبێت و ئیسعابی وان هەبێت ببرێنە دەرەوە لەگەڵ خۆمانیان بین بۆ سەیران و بۆ ئەو شوێنانی کە باسمان کرد و چیان پێویست بێت لە پێداویستی لەو بازار و مۆڵ و مارکێتانە بۆیان دەستە بەرەکەین و بۆ ئەم چالاکیانەش ینی ڕاستە بۆی کە فراغەکانیان بکرێت بەڵام لە لایەکی تریشەوە بۆ ئەوەی بزانین ئەو نەخۆشە یاخود ئەو چارەخوازە تا چەندێک چارەسەر سوودی لەو چارەسەرانە بینەوە کە لە نەخۆشخانە هەیە ئێمە پێش ئەوی بیان نێرینەوە بۆ ماڵەوە یا پێش ئەوی کە دیسچارج تەخریج بکرێت و بێبجای بنێرێتەوە بۆ ماڵەوە ئەبێ هەڵسەنگاندنێکیان بکوین ئابزین ئەتوانن لەگەڵ کۆمەلگا دیسانەوە بگونجێتەوە ئەگەر بچێتە مارکێتێک ئەتوانێ هەڵسو کەوت بکە ئەتوانێ بگونجێ لەگەڵ ئەو شوێنی کە بۆی ئەچێت لە ڕێگەی ئەو چالاکیانەوە ئێمە هەڵسەنگاندن بۆ ئەو کەیسە ئەەکەین کە بەڵێ ئەمە ئیتر تەواو لە ڕووی دەرونیە و گونجاو کە بنێرێتەوە دەرەوە. هاتیەوە خزمەتان زۆرمە بەسمانە کە بزانین هەمیشە و هەردەم کاری پزیشک لە هەموو شوێنەکە کاری دەستە جەمعیە وەکو تەسبیحێک وایە پزیشک گوڵنکەی تەسبیحەکەیە بەبێ دەنگەکان کار ناکات هەمومان بەیەکەوە کارەکەین و خزمەتەکەین خۆلە شێمولای ساخێ جەنابی دکتۆر ئەو زۆر سەرنجڕاکێشام کە فەرمووت لە هەندێک حاڵەتی سکیزۆفرینیان شیزۆفرینیایە کەسەکە وەکو ئاژەڵ قساکەیان تۆنی دەنگی ئەگۆڕێ ئەڵێ ئەوە من نیم کەسەکەی ترە ئەمە چۆنیە ئەوانەی کە لە شیزۆفرینیان زیاتر لەبەر تێکچوونی حاڵەتی دەرونی خۆیان وا هەڵسوکەوتەکەن وا قساکەن خودی خۆیانن بەڵام لێکدانەوەی هەڵیان هەیە یعنی چۆن هەندێک جار مەسەڵەن کەسێک دڵی پەلەپەلەکە هەڵە من نەخۆشەکە دڵمە بەڵام سەرەکەی لە ترسە والیاتەوە بەڵام ئێمە حاڵەتمان هەیە کە جاریوا تۆنی دەنگی ئەگۆڕێ ینی جاری شەر نییە لە حاڵەتی شیزۆفرینیە لە حاڵەتی کۆنڤێرشنەوەی کە هەندێک جار لە سوشەل میدیای بینی مەلایەک بەناو مەلایەک ئەگنای مە لەگەڵ مەلا کێشەمانێت تۆز لەگەڵ شێخوشتا کێشەمان بەناو شێخ بەڵێ بەناو شێخ ئەبینی کە کەسەکە لە ئەنجامی پان خواردنەوەی خەم و خەفەتێ ئەبورێتەوە هەندێک هەڵسوکەوتیە تۆنی دەنگی گۆڕاوە عزیێتێکی یاوردەوە دەهینە بێتەوە خۆی ئەسڵەنەوە هیچیشی بۆ نەکەی کێشەکەی حەلکی تۆزە قسەی بۆ بکەی باشە بێتەوە بەڵام وەکو دکتۆر ناچین بۆ منە کەیسێکمان وەزعی باش بوو یەکسەر بڵاوی کەینەوە ئەوە بەشێکە لە ئەرکی خۆمان و هیچ بنەتی تیانە بەنسبەت گۆڕانی تۆنی دەنگ یا ڕفتار ئەوانە ئەو لایەنە فیزیۆلۆجی بالۆجی ئینسان کاریگەری هەیە بۆنە کەسێک لە کاتی شڵەژان کە ئەبینی کەسێک زۆر قەلەقە زۆر شڵەژاوە بۆ دەنگی ئەگۆڕێ جاری وای هۆرمۆنی ئەدرێناڵین لە سەر گورچیلەوە چێتە خوێنە چێتە دڵ لە دڵەوە کەڕوا بۆری هەوا لێرە تەسکە بێتەوە ئەها کەسێک کە مەسەلە قەلەقە جاری واڵێ وەکو دەستیان قسەتە بینە وەکو گرێ لە قورگمە یخۆی لە ڕاستیە نەگرەیە نەدەستیان قسەتە بینی کەسەکە لە ئەنجامی ئەو تەسک بوونە بۆری هەوا هەست بەواکە ئەمڕۆ کەسێک بینیم وتی دکتۆر من هەستەکەم ناوکەم کەوتون چۆن هەستەکەی وتی لێرە ماشتە پرتە پرتەکە ئەو ئەگەر بزانێ شاخوێنبەر کە گەورەترین خوێنبەرە لە دڵەوە دەرەچێ و بەژێر ناو کاڕۆ لە کاتی شڵەژانە پەلەپەل لێ ئەیە ئەو کاتە واناڵێ ئەزانێت کە ئەوە هینە ئەوە نەتیجەی ئەو لایەنە بالۆجی ئینسانەکە وا دەرەکە یەکێک لە لێکدانەوەکانی تر هەندێک دەرمان هەیە کە بۆ نەخۆشی مێشکو دەماری بەکارە ئەگەر بڕێکی زیاتر لە حەدی خۆی بێتی ئەو کەسە ئەبینی هەندێک هەڵسوکەوت و هەندێک قسەکە کە کەسێکی زۆر لەسەر خۆ بێ کەسێکی زۆر جێگیر بە حاڵەتەکەی ئەبینی دوای ماوەی ئەم کەسە ئەم هەڵسوکەوت و شتانەی زۆر سێرە هیچی لە هی ئەو ناچە نەتیجێ ئەو دەرمانەشە یا هەندێک جار ببوورە هەندێک لەوانەی کە مادی هۆش بەرەخۆن جاری وایە هەڵسوکەوت و شتیانە گۆڕێن نەتیجێ ئەو گۆڕانکارە بالۆجیەکە ڕوئە ئێستا مادی هۆشبەر شتێکە لە دەرەوەی لە شوێتە ناو لە شوو واد لێکە کە بگۆڕی دەرمانەکانیش تا ڕادەیەک لەبەرەوەی کە شتێکە ئەیخۆیت ئەمە زۆر لەوێ بۆستین کە ئەو خەڵکی کە تۆنی دەنگی ئەگۆڕێ ئەو خەڵکەی کە بە نەوعی تر قساکە بۆ نمونە ژنەوەکو پیا قساکە پیاوەکو ژن قساکە هەندێک لەو بەناو چارە سەرکارانە دووارێکەمەوە بەناو شێخانە شێخی ڕاستیوانینەوە یەکی زۆر زەحمەتریان هەیە ئەمە ینی هەمووی زیادەیە ئەم ڤیدیۆیانێکی ئەیبینی بەڵێ
زیادەیە و ئەشوانە بسەلمێنرێ و لە ڕابردووشە بەرنامە کراوە کە ئەو دوولایەنە ڕوبەڕوو کراونەتەوە ئەمە هیچ کاتێک ئەو کارە ناکەم هیچ کاتێکیش حەز و کارە ناکەم بەڵام پرسیارەکە من لێرە ئەوەیە مەسەرەن ئەو پیاوەیە ئەو خانمە ئاگرن و ئەی بەستنەوە و لی ئێن بەدار و وەبزەم شتانێتە بەردەستاوە نیە بەڵێ بەڵام تۆ بێنە پێشای خۆ کەسێک بەو هەموو ناڕەحەتی خۆیەوە تۆ بیبەسیتەوە لیبی تەلی کارەبای لێبی تەنان جارێ قەپی لێ بگری هەموو گیانیشینکەیتەوە ئایا ئەمە بەڕاستی چارەسەرە بۆ قەپی لێگرن هەندێک جار ئیستیغلال بووە هەندێک جار دەستدرێژی کراوەتە سەرن یعنی من حاڵەتم بینیوە کەسەکە خۆی ئەڵێ من ئەزام کێشەکەم چییە وەرە کێشەیەکی عاتفی هەبوو بەڵام ڕووم نایە باسیکەم یا ئەترسم تووشی کێشە بوو بەڵام کەس و کارم ئەوە نازانن و وتویانە ئەمەی تۆ دیارە ئەو لایەنێ ئەوەیە و بردوومیان 20 جار لیان ناوم 2 جار تەلیان ناوە لەژێر قاچم وایان لێ کردوم تووشی ئەوە بم تووشی ئەو بووم ئایا بەمە بەڕاستی چاکە بێتەوە بۆیە ئێمە دایان مەڵێن ینی ئەوانەی کە بەڕاستی پیاوی خوان و مەلان و ینی هەندێک جار ئەتوانڵە زۆر جاریش خۆیان ئەڵێن کاکە ئەم حاڵەتی تۆ حاڵەتێکی نەفسیە خۆیان یانێرن بۆ لای ئێمە بەس هەندێک جار ئیستیغلالی لایەنە دینەکەی کردووە هەندێک کەس بەڵێ ئەو دین وەکو بزنس وەکو بازرگانی بەکارە هەیە احترام بۆ هەمویان هەیە لە سۆز کەستان لەلایە کە حاڵەتەکەی دەرنووی بێت و ئاوا تووشی ئەو حاڵەتە بوو بێت لیان نابێت و لەو جۆرانە لە هەموو نەخۆشخان دەرونیەکانە هەیە بەڵێ و من خۆم چەندی حاڵەتی وان بینیوە هەبووە ینی کە سوکاری ئەو کەسە بوێر بوون بە دوای مافی خۆیان چوون یا شکاتیان کردووە بەڵام هەش بووە با بڵێن کپیان کردووە بێدەنگیان لێ کردووە باش جا برادرات ئەم مۆزوع زۆر گرنگە و زۆر قوڵە قەینە یەکشەمەی داهاتووش لە خزمەتتا من گوا دەکرێت بۆ مەکرەوە زۆر باشە خۆیان بە یەکشەمەی داهاتووش هەر باسی نەخۆشخانەی سۆزی دەرونی و ئاڵنگە دەرونیەکانەکەین ئینشەڵا هەفتەی داهاتووە لە دوایانی کە ماوە لە خزمەتانە عەرزیەکەین ئەوەی کە تا ئێستا باسمان کرد نەخۆشخانەی سۆزی دەرونی تاکە نەخۆشخانەیە کە لە سەرتاسەری عێراقا تایبەت بێ بە خانمان ئەوانەی کە کێشەی دەرونیان هەیە بە تایبەتیەمان لە بگورە پێتە بڕن لە بەغا نەخۆشخانەیەکی لێە ڕەشاد بەڵام تایبەت نەکراوانی وەکو قاوش تەرخان کرا بەڵام ئەمە نەخۆشخانەیەکی تایبەتە بڵێ قاوشی ژنان و پیاوان جیازە نەخۆشخانەیەکی تایبەتە بە هی ئافرەتە جا حکومیە بەڵێ خوایار بە بیرم نەچێتەوە هەفتەی داهاتوو بۆ شتانیش باسەکەم کە وشەی کاڵەن شەماعی وشەکەی لە چێوە هاتووە چکامەی کە هەیە نەخۆشخانەی سۆزی دەرونی وەکو ئەوە نییە بەڵکو خزمەت گوزاری و چارەسەرەکانی زۆری جیازە بە پلەی یەکەم دوو زۆر نەخۆشۆرە گرن کە یەکی چانەوانەیە کە شیزۆفرینیان هەیە هەنجاش سکیزۆفرینیان جۆر بێ و هەروەها ئەوانەی کە دووجەم سەریان هەیە جەنابی دکتۆر باسی هەندێک لە نیشانەکانی شیزۆفرینیا کرد کە ترسی زۆر و ترس دەچوونە دەرەوە و هەندێک جار ژۆرەبوونی لە قسە هەندێک جار گۆڕانی تۆنی دەنگ و ئەمانە و لەگەڵەوانەشە نەخۆشی دووجەم سەری خوار بە هەفتەی داهاتووی خزمەتان باسی زیاتری نەخۆشخانەی سۆزی دەرونی باسی نەخۆشی دووجەم سەریەکەین و هەوڵین لەگەڵ جەنابی دکتۆرە کەمێک لە کێشە دەرونیەکان تاوتێ بکەین تا کاتە ڕێز حکوومەتی ئامادەکار پێشکەشکاری بەرنامە و تاوای ستافی نەروی دەری دەستگای میدیای کورسا قوڵ فەرموون ماندوورە من برادران لەشتان ساغ بێ زۆر سپاس دەستخۆش دکتۆر ژیان زۆر سپاس مەمنون